لا قەزای سەی سادق ژمارەی خانم گروپێکیان بە ناوی خانم مێخەک دروست کردووە و چالاکی جۆراوجۆری تایبەت بە ئافرەتان ئەنجام دەدەن. یەکێک لە ئامانجەکانی گروپەکە بەهێزکردنی کولتوری خوێندنەوەی لەناو ئافرەتاندا. ئەم گروپە زیاتر لە 3 مانگە دروست بوو و تا ئێستا 30 ئەندامی هەیە. ئێمە ئامانجمان یعنی ئەوان بوو ئامانجمان خانمەکانی سەی سادق ئەمانەوێت بێنە ناو ئەم کۆمەڵەوە زیاتر برەو بە تواناکانی خۆیان بن، زیاتر برەو بە ئاستی ڕۆشنبیری خۆیان بن، چکە بەڕاستی ئەگەر خانمێک ڕۆشنبیر بێت ئەوە عایلەیەک ڕۆشنبیر ئەبێت و کۆمەڵگایەکی ڕۆشنبیر ئێمە و کاتە دروست دەکەین. ئەخوازم بێنە ناو کۆمەڵگەی خانمانی مێخەک، چکە بەڕاستی ئەگەر لە ماڵەوە کتێب خوێنی تەوانێ یعنی تام و چێژێکی وەهای نییە کە ناو کۆمەڵێک چابیت، ناو کۆمەڵێ هاوتەمەن و هاوڕێ و برادری خۆت بی کە شرۆڤەی ئەەکەی ئەوە زیاتر چێژ بە تۆ ئەبات و زیاتر واد لێ ئەکا بەرەو دنیای خوێندنەوە بڕۆیت. جگە لە شیرکردنەوەی خوێندنەوە بۆ کتێبە دیاریکراوەکان، ژمارەیەکی تر چالاکی وە کردنەوەی پێشەنگا و کۆڕ و سیمینار و بردنی کتێب بۆ ماڵەکان بێ بەرامبەر ئەنجام دەدەن. بەشداریم کردووە لەم گروپەدا، دەستخۆشی سوپاسم بۆ سەرپەرشتیاری ئەم گروپە هەیە. بەڕاستی ئامانجی ئەم گروپەش ئەوەیە کە خانمان ئاشنا بکاتەوە و ئاشت کاتەوە لەگەڵ خوێندنەوەیدا. بەڕاستی کۆمەڵگەی ئێمە ئێستا زۆر کاڵبۆتەوە خوێندنەوە تێیدا. کاڵبوونەوەی خوێندنەوەوە گەڕێتەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئەوەندەی گەنجان و خانمانیشی گرتوێتەوە بەڕاستی سەرقاڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانن. ئێمەش ئامانجی ئەوەمان هەیە کە بەشێک لە کاتەکانی خۆیان ببەخشن بە خوێندنەوە. جگە لە خانمانی قەزای سەی سادق، چەند کەسێکی تری قەزاکە ئەندامن لە گروپەکەدا. ئێمە شۆک ئەم کۆمەڵە خانمە ئەو گروپمان دامەزان کە گروپێکە بۆ بە کولتورکردنی خوێندنەوە کە هەموو هەفتەی ڕۆژێک لە کتێبخانەیەکەوە بینەوە. من خۆم لە چاو خانمەکانی ترا شوێنێکی دوورترە بڕم بکەم بۆ ئێرە. من نزیکەی مانگێکە لێرەم، سوودی زۆرم لەبینیوەم، چونکە پێشتر هەندێک کتێب هەبوو هەنا ڕۆشتم بەلایە نەمە خوێندەوە، ئەزیاتر بەلای ڕۆمان و هەندێک کتێبی ئەوە سادا ڕۆشتم، بەڵام ئێستا هەندێک کتێبی وەکو دەرونی و ئاینی ئەوانەکە ئێستای خوێنمەوە، بەڕاستی سوودی زۆرم لەبینیوە. نووسەرێک دەڵێ ئەگەر پیاوێک کتێب بخوێنێتەوە ئەوە کەسێک ڕۆشنبیری دەبێت، بەڵام ئەگەر ئافرەتێک کتێب بخوێنێتەوە ئەوە خێزانێک ڕۆشنبیری دەبێت. ئامانجی ئەم گروپەش ئەوەیە لە ڕێگەی ئافرەتانەوە ڕۆشنبیری بگوازنەوە نێو شارەکان و ماڵەکان. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.